ئامادەکاریەکان لە دوێنێەوە لە هەفتی مانگ دەستی پێکرد بە فڕۆکە دوێنێ دوو فڕۆکەمان بەڕێکەتێ دوو کاروان فڕۆکە بەڕێکەتیە ئەمڕۆکەش دوو فڕۆکەی ترمان هەیە وەکو پارێزگای هەولێر کاروانی یەکەمین سبەینێ ڕۆژت ئێستا کە ژەمە کاروانی دوێمینین کاروانی دوێمینمان تیارەکە لە 147 نەفەر پێکاتیە سێ حەملەدارین سێ شەریکەیە سعات 11 شەو ئینشاءالله ئیقلاعمان هەیە تیارەمان هەردەستی بەرەو شاری جدەی دەڕۆین کە گەیشتینە شاری جدەی لەوێندەر نوێنەرانی بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرە و ئاوقافی لەوێندەرن پێشوازی لە حاجە بەڕێزەکان دەکەن هەموو ئامادەکاریەکیان کردی ئامادەکاریەکان تەواو کرایە لەوێندەر کە دەچینە جدەی لە جدەی وەرمان دەگرن پاسەکان لەوێ حازرە ئامادەکاری تەواوە دەڕۆین بەرەو شاری مەکەی دەڕۆین کە گەیشتینە شاری مەکەی لەوێندەریش بە هەمان شێوە ستافی وەزارەتی ئاوقاف ستافی بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرەی نووسینگەی هەولێر لەوێندەر ئامادەکاریان کردیا و لە پێشوازیدانە لە حاجە بەڕێزەکانمان ئەمە لە مێژە ناوی خۆمان تۆمار کردیا بەڵام الحەمدوللا ئەو سەرناومان دەرچوو شکر لۆ خودای ئیدی لەگەر حەملەداری کاک عاجی سالار بەرزنجیە زۆر سپاسی دەکەین ڕێنمایەکانی تەواو پێداینە ڕێنمایی وەزارەتی ئاوقاف و حەج و عومرەیان تەواو پێداینە الحەمدوللا زۆر شکر لۆ خودای خۆمان ئامادە کردە دوعای خێرمان لۆ بکەن و بە سەلامەتی بچین بە سەلامەتی بگەڕێینەوە ئینشاءالله خوای گەورە ئەو ڕێگای بە قسمەت هەموو لایەک دەکەن بەخۆی دوعاکردن بەڕاستی پێ برێم لە ناو بەیتێ زۆر تایبەتە و دووەمیش بەڕاستی پێ برێم لە هەمووی تایبەتر ڕۆژی عەرەفەیە ئینشاءالله ئەو خدای گەورە ئەو کوردستانەمان لۆ دەپارێزی ملەتەکەی دەپارێزی ئینشاءالله بە عەول و قووەتی خدای هەموو لایەک پارێزراو دەبن شاد بما بمالي ولا تابعنا من ثروتي دنيا باگەورە ئەوڕۆ داوەتی کردینەوە یەکێک لە ڕوکنەکانی ئیسلام جێبەجێ بکەین لێرە هەستەی زۆر خۆشەمە خانەوادەکەمە ئامادە بووینەوە پاحافیزبوونیان لێ دەکەین و دەچینە ئەو سەفەرە پیرۆزین یەکەم جارمە ماشەڵڵا یەکەم جار نووسیم هاتەوە و بە هەموو جەستە و توانە و بەڕوعێکی ئیمانیەوە ئامادە بوومە لەلایەنی دینیەکەی زۆر بیرم لێ کردەوە بە تایبەتی تا مەزروی گەیشتن بووم بە مەرقەدی پیرۆزی پێغەمبەر صلی الله علیه وسلم و مەکەی پیرۆز و لێیە مشتاق بووم بگەمێ الحەمدولله خوای گەورە بە قسمەتی کردین لەوە دەگرین خۆشتر دەگرین لەبەرچی والله زیاتر لە خۆشیان دەگرین و دووەمیش ماڵ و منداڵ وهالە بەجێ دێنێ ڕاستی ئەقەر حتمەن هەروەها گریان دەبی بێکەنینیش دەبێت ڕاستی لەبەر هەندێک وهالەیە الحەمدولله خۆم لە ناحیەی هەموو شتێکی زۆر باش ئامادە کردیە چ لە ناحیەی عایلی چ لە ناحیەی ڕوحەچی ئیمانی چەندەم جارە نایە خۆت بۆ پرۆسەی حەج یەکەم جارە بەڵێ پێشتر عومرەت کردووە عومرەم کردووە بەڵێ چی شتێکی زۆر تایبەتە مەکە مەدینە پرۆسەی عومرە یاخود پرۆسەی حەج هەردووشی زیاتر بەخۆی زیاتر ئەهلی مەدینەی زۆر باشترە لە ئەهلی مەکەی بەس هەردووشیواڵە بەس ڕوحیەت ئەوە چی ئیمانی زۆر خۆشە و زۆر دریشم خۆشە الحەمدولله سپاس ئامین ئەجمەعین ئینشاءالله ئینشاءالله دوعا لە بۆ ئومەتی محەممەدی ئینشاءالله یەکەم ساڵ ناومان نووسی دەرچوو ماشەڵڵا هەرێ وەڵڵا یعنی حەزمان لێ بەزەو ساڵە نووسیمە هەر دەرچوو ئەو ساڵە دەرچوو نەمانووسی بەڕاستی یەکەم جارەوە